رادیۆی دەنگی گەلە. ئەم کاتتان باش بیسەرانی هێژە لە ڕادیۆ دەنگی گەلەوە با یارمەتیا و کارانم گەشتی هەواڵەکانی ئەمڕۆ دووشەمە 25 ئابری 2025تان پێشکەش دەکەین. کاتژمێردا با کاتی ناوەندی ئەوروپایە. سیاستمەداری فێمینیست مێژوونووس و فیلمسازی فەڕەنسی فرانسواز فێرجیس پشتیوانی خۆی بۆ بانگوازی ئاشتی و کۆمەڵگەی دیموکراتیکی ڕێبەرۆجەلان دەربڕی و ڕایگەیان با دڵنیایەوە پێویستە پێشگیری لە ئاشتی بکرێت. فێرجیس لە نامەیەکدا کە بۆ پارتی یەکسانی دیموکراسی گەلان دەم پارتی نردویەتی بەبیری هێنایەوە کە لە 27 شوباتی 2025دا ڕێبەرۆجەلان بانگوازێکی مێژووی کرد بۆ کۆتایی هێنان با تێکۆشانی چەکداری و لە 11 تەمموزیش گەریلاکان چەکەکانیان سووتان. فێرجیس لە نامەکەیدا نووسیوێتی هێزە پێشکەوتن خواز و دیموکراتیکەکانی جیهان دەبێت لە ئاسینەتەوەی هەرێمی و نێودەوڵەتیدا پشتگیری ئەم هاوپەیمانیە مێژوویەی کورد و تورک بکەن، چونکە دۆخی ئێستا ئەم یەکێتیەی کردوتە پێویستیەکی مێژووی و هەروەک چۆن بەڕێز ئۆجەلان و توێتی ئێمە باوەڕمان با توندوتیژی و پێکدادان نییە، بەڵکو باوەڕمان با هێزی سیاسەتی دیموکراتیک و ئاشتی کۆمەڵایەتی هەیە. هەروە نووسیویشێتی ئەمڕۆ لە سەردەمێکدا کە توندوتیژی و قڕکردن زیاد دەکات پرۆسەی ئاشتی لە تورکیا نەک تەنها پێویستە بەڵکو بەپەلەشە. فرانسواز فێرجیس یەکێکە لە پێشەنگەکانی فێمینیزمی دژە کۆلۆنیالیزم لە فەڕەنسا و نووسەری چەندین کتێبی فێمینیستیە. هاوسەرۆکی گشتی پارتی یەکسانی و دیموکراسی گەلان دەم پارتی تولای حاتمۆغلاری لە چوارچێوەی کۆبوونەوەکانی ئاشتی و کۆمەڵگەی دیموکراتیک لە ئەدەنە لەگەڵ هاوڵاتیان کۆبەوە. دایکانی ئاشتی و نوێنەری پارتوڕێک خراوەکان بەشداریان لە مەراسمەکە کرد و سەمفۆزیۆنێکیش دەربارەی کۆبوونەوەی ئاشتی و کۆمەڵگەی دیموکراتیک نمایشکرا. تولای حاتمۆغلاری تیشکی خستە سەر پرۆسەکە و گرنگی بانگوازی ئاشتی و کۆمەڵگەی دیموکراتیکی ڕێبەرۆجەلان و کۆنگرەی پەکەکە وتی ئەوانەی تا ئێستا دەیانوت کورد نییە و تەنها تورکان بەهۆی تێکۆشانی کوردەوە ناچار بوون ئاسی تێکۆشانی دیموکراتیک قبول بکەن و تیشی گەلی کورد ئیتر لە تەواوی جیهاندا وەک گەلێکی بەرخۆدێر دەناسرێت. هەروەها حاتمۆغلاری جەختی کردەوە بەبێ دیموکراتیک بوونی تورکیا ئاشتێکی درێژخایە نایەتە دی و تیشی لە هەموو دیدارێکدا ڕێبەرۆجەلان تیشکی خستوتە سەر گرنگی ئازادی ژنان و ئاوتیشی ئێمە دووپاتی دەکەینەوە ژنان دەبێ ببنە پێشەنگی ئاشتی و دیموکراتی بوون. لە درێژەدا حاتمۆغلاری ڕێگەیان مانگێکە دیدار لەگەڵ بەڕێز ئۆجەلان ئەنجام نەدراوە و گەلدەیەوێت دیدار و کۆبوونەوەکان بەردەوام بن و دەرفەت بڕەخسێنرێت تاوەکو بەڕێز ئۆجەلان بە ئازادی کار بکات و بۆچوونەکانی بڵاو بکاتەوە کە تا ئێستا ئەمە ڕووی نەداوە دەبێت دەست بەجێ ئەم مەرجە بڕەخسێنرێت و دەبێت کۆمسیۆن دەست بەجێ لەگەڵ بەڕێز ئۆجەلان کۆ ببێتەوە. هەروەها حاتمۆغلاری ڕایگەیان ڕێبەر ئۆجەلان دانووسانکاری سەرەکی پرۆسەکەی و نەبوونی دیدار و کۆبوونەوەکان دەبنە مایایی بە بنبەست گەیشتنی پرۆسەکە. سەبارەت بە کۆمسیۆنی پەرلەمانیش حاتمۆغلاری وتی کۆمسیۆنێک بۆ چارەسەری پرسی کورد دامەزراوە کەچی ناهێڵە سمبولی تێکۆشانی ئاشتی بە زمانی کوردی بدوێن و قسەکردن بە زمانی تورکی دەسەپێنێت. دەبێت کۆمسیۆن دەست بەجێ دەستبەرداری ئەم هەڵەیە ببێت. پارتی یەکسانی و دیموکراسی گەلان دەم پارتی و پارتی هەرێمە دیموکراتیکەکان دەبەپە و هەروەها تەفگەری ژنانی ئازاد تەژاعە لە ناوچەی پیشسۆسی ڕۆحا لە چوارچێوەی پرۆسەی ئاشتی و پرۆسەی ئاشتی و دیموکراتیکدا ڕێپێوانێکیان ئەنجامدا. هاوسەرۆکی دەم پارتی ڕۆحا ئایشە سورجو لەوێ تیشکی خستە سەر پرۆسەکە و کۆمسیۆنی پەرلەمان وتی لا کۆمسیۆن ڕێگە نەدرا دایکانی ئاشتی با کوردی قسە بکەن و وتیشی ئەمە قبول ناکەین و تا کۆتایی بۆ ئاشتی و چارەسەری تێدەکۆشین. هەروەها سەرۆک فراکسیۆنی دەم پارتی سزای تەمەڵی ڕێگەیان تا ئاشتی نەیەتە تورکیا هیچ کێشەیەک چارەسەر نابێت و لە قسەکانیشیدا تیشکی خستە سەر هەوڵەکانی ڕێبەرۆجەلان بۆ چارەسەر و بە چارەسەرێکی مێژووی ناوی برد و وتیشی دەبێت کۆمسیۆنەکە هەنگا و بڕیاری بەپەلە بدات و دووپاتیشی کردەوە. دەبێت ڕێز لە مافی زمانی کوردی بگرن و وتیشی دەبێت کۆمسیۆن بزانێت لا پرسی کووردا هاوکات پرسی زمانی کوردی و پێویستە ڕێز لەم گەلە و زمانەکەیشی بگیرێت.
بە بەشداری ژمارەیەکی بەرچاو لە ڕێکخراوەکان کۆمیسیۆنی ژنان و دەستوری بنەڕەتی کە لەلایەن تەفگەری ئازادی ژنان تەژە ئاوە دامەزراوە بە مەبەستی بەشداریکردنی ژنان لە کۆمیسیۆن و پرۆسێ ئامادەکردنی دەستوری بنەڕەتی نوێدا لە کۆشکی جەمیل پاشا کۆنگرێکی ڕۆژنامەوانی ڕێخست و بانگەوازیەکی کرد لە میانی چالاکیەکەدا پانکارتی چارەسەری بێ یاسا و یاسا بێژن نابێت دانرابوو ڕاگەیاندراوێکیش خوێندرایە. کۆمیسیۆنی ژنان و دەستوری بنەڕەتی ڕایگەان پرۆسەی کۆمەڵایەتی بوونی ئاشتی زیاتر لەوەی تەنها داواکاری و هەڵویستێکی یەکجارە بێت پێویستی با تێکوشان و هەوڵی درێژخایەن و پێداگرانەیە. بانگەوازیشی بۆ هەموو ئەو ژنانە کردووە کە باوەڕیان بە ئاشتی هەیە ئاو ڕێگەند و باڕەخنەکان و گفتوگۆکانمان بەهێز بکەین و یەک هەڵویست بین. لە کۆتایی ڕاگەیاندراوەکەیاندا هاتووە بانگەواز بۆ هەموو ئەو ژنانە دەکەین کە باوەڕیان بە ئاشتی هەیە ئێمە تەفگەری ژنانی ئازادی کورد ئەزمموی پێویستمان هەیە بۆ فراوانکردنی ئەم گفتوگۆیە و بە بڕیارین تاوەکو دەنگی ژنان بگەێنینە ناو گفتوگۆکان لەسەر دەستوری بنەڕەتی نوێ. هەروان ڕاشیانگەاندۆ بانگەواز دەکەین بۆ کۆمەڵایەتی بوونی ئاشتی و ژنانی ئەم جوگرافیایە تێکۆشانی خۆیان بکەنە یەک و باوەڕی تەواومان بەوە هەیە کە لەم خاکە ژیانی هاوبەش و یەکسانی ژێردەستەکان بە پێشەنگایەتی ژنان دابمەزرێنین و بانگەوازیشمان بۆ ژنان ئەوەیە کە ئەم باوەڕە بڵاو بکەنەوە. ئازادی کورد نورەدین سۆفی و کۆچەر و ئۆرفا و هەروەها گەریلا بەختیار گابەر بە مەراسیمێکی جەماوەری لە شاری کۆنی ئەڵمانیا یادکرانەوە. مەراسیمەکە بە پێشەنگایەتی پەیەدە و کۆما و ئەنجامدرا و هاوسەرۆکانی کەجەدەکە ئەوروپا زوبەیدە زومڕوت و ئەنگین سەفەر هەروە هاوسەرۆکانی کۆنمەد ڕوکان ئاکچا و کەرەمگۆک و ئەندامانی کۆما و چەندین هاوڵاتی تێیدا بەشدار بوون. بە ناوی بنەماڵی نورەدین سۆفیەوە ئابرازەکەی کا فەرماندەی قەسەدەی لوقمان سۆفی پامێکی ڤیدۆیی نرد و تیشکی خستە سەر فیداکاری و میراتی فەرماندە شەهیدەکان و ڕایگەان پڕکردنەوەی شوێنەکانیان ئاسان نییە وتیشی وەک هاوڕێکانیان بەڵێن دەدەین لەسەر ڕچکەی ئەوان بەردەوام بین. هەروەها لوقمان سۆفی ئاماژەی بەوە کرد کە نورەدین سۆفی و هاوڕێکانی بە باشترین شێوە لە فکری ڕێبەرۆجەلان تێگەیشتن و لەسەر ئەو هێڵا تێکۆشان. لەسەر ناوی بنەماڵی کۆچەر و ئۆرفەش دیلەک ئۆجەلان ڕێگەیان شەهید کۆچەر و ئۆرفا لە تەمەنێکی کەمەوە تێکەڵی ڕێزەکانی تێکۆشان بوو و هەلا منداڵیەوە خەونی ئەوە بوو کە لەگەڵ ڕێبەر ئۆجەلاندا بژی و لە تەنیشتی ئەو بێت وتیشی هەزاران شەروانی قارەمان با پەروەردەی ئەودا تێپەڕین و بەڕەنجی ئەو بەشداری تێکۆشانیان کرد. هەروە خوشکی بەختیار گاباریش ئەدیبە بابوور لە ڕێگەی تەلەفۆنەوە بەشداری ئەمەراسمەکەی کردوتی پاراستنی میراتی شەهیدان گەورەترین ئەرکی ئێمەیە. بە ناوی کۆماویشەوە جاهیدا گۆی قسەی کرد و عەبدولسەلام مستەفاش ئەندامی پەیەدا لە ئەوروپا وتاری پێشکەش کرد. هەروە سیاسەتمەدار سەیدی فرات لا وتارێکیدا ئاماژەی بۆ کرد کە شەهیدان قیبلەی گەلی کوردن و لە کۆتاییشدا سمفۆزیۆنێک لەسەر ژیانی شەهیدان نمایش کرا. دەستپێشخەری نون بۆ ئازادی ڕێبەر ئۆجەلان ڕۆژی شەمە 23 ئاب لە قاهرە پایتەختی میسر لە ژێرناوی دادپەروەری بەدی نەهاتوو دادگای ئەوروپا و مافی هیوای ئۆجەلان لە ڕێ پلەتفۆرمی زوومەوە گفتوگۆیەکیان ڕێکخست. لە وتارەکاندا ئاماژە بۆ کرا کە ئازادی ڕێبەر ئۆجەلان بابەتێکی تاکە کەسی نییە بەڵکو بابەتێکی مرۆڤیە. هەروەها باس لەوەش کرا کە دۆزەکەی ئەو تەنها دۆزی گەلی کورد نییە بەڵکو دۆزی زۆربەی گەلانی جیهان و ناوچەکەیە. نوێنەری دەستپێشخەری سووریا بۆ ئازادی ڕێبەر ئۆجەلان ئامینە خدرۆ گۆشەگیری سەر ڕێبەر ئۆجەلان و پشتگوێ خستنی مافی هیوای بەڕێزیانی وەک بەشێک لە پلانگێڕی نێونەتەوەیی کە بۆتە هۆکاری زیندانیکردنی هەڵسەنگاند. هەروە سکرتێری گشتی ناوەندی فارابی بۆ لە کۆڵینەوەی سیاسی دکتۆر موختار خەباشی دۆزی ڕێبەر ئۆجەلان و گۆشەگیرێکی سەر ڕێبەر ئۆجەلان و مافی هیوای بەڕێزی وەک دۆزێکی یاسایی و سیاسی پێناسە کرد لەبەر ئەوەی کە ڕێبەر ئۆجەلان نەک تەنها لە تورکیا بەڵکو لە
لە سووریا عێراق و ئێرانیش نوێنەرایەتی هیواکانی گەلی کورد دەکات. خەباش زیندانیکردنی ڕێبەرۆجەلانی بە نایاسایی پێناسە کرد و ئاماژەی بۆ کرد کە بۆ کۆتایی هێنان بە گۆشەگیریەکەی سەری پێویستی با بڕیارێکی سیاسی هەیە. وتەبێژی دەست پێشخەرینون بۆ ئازادی ئۆجەلان سەوسەن شۆمانیش ئاماژەی بۆ کرد کە تورکیا پەیماننامەی نێونەتەوەی مافەکانی زیندانیانی واژۆ کردو و هەرچەندە ئەم پەیماننامەیە لە دەستوری بنەڕەتی تورکیا گرنگە، بەڵام ئەنقەرە بڕگەکانی سەبارەت بە مافەکانی زیندانیان جێبەجێ ناکات. هاوسەرۆکی لێژنەی کاروباری کۆمەڵایەتی باکوور و ڕۆژهەڵاتی سووریاش لەوێدا ئاماژەی بۆ کرد کە زیندانیکردنی بەردەوامی ڕێبەر ئۆجەلان تاوانێکە لە دژی مرۆڤایەتی. هەروە توێژەر و نووسری سیاسی میسری دکتۆر فەرناز عەتیە ئاماژەی بۆ کرد کە پێویستە مافی هیوا بۆ ڕێبەر ئۆجەلان دەستەبەر بکرێت لە ڕێگەی بنیاتنانی هێزێکی بەرفراوانی گەلەوە بەتایبەت لە نێو کورداندا. هەروەها وتیشی بۆ لە بەتایبەت لە ئەوروپا بۆ ئەوەی فشار لە تورکیا بکەن و ناچاری بکەن بە پێی یاساکان و داخوازێڕەوەکانی گەلی کورد مامەڵا بکات، دەبێت هێزێکی بەرفراوانی گەل بنیات بنرێ. درنگانی شەوی ڕابردوو فڕۆکەی بێفڕۆکەوانی دەوڵەتی تورکی داگیرکەر هێرشی کردە سەر دەوروبەری بەنداوی تەشرین. دەوڵەتی تورکی داگیرکەر لە کاژمێر 12 بە کاتی هارێمی با فڕۆکەی بێفڕۆکەوانی هێرشکەرەوە پردومانی کردی سوورەتێلی نزیکی بەنداوی تەشرین کرد. دەربارەی دەرەنجامی هێرشەکە تا ئێستا زانیاریەک بەردەست نییە. شەروانانی ئەنجومەنی سەربازی کەسرە بەرپەرچی هێرشێکی گروپە چەکدارەکانی سەر بە حکوومەتی دیمەشقیان بۆ سەرخاڵێکی سەربازیان دایەوە و لا وەڵامدانەوەی هێرشەکەدا ژمارەیەک لە هێرشکەران بریندار بوون. ناوەندی ڕاگەیاندنی هێزەکانی سوورەی دیموکراتی قەسەدە دەربارەی هێرشەکە ڕاگەیاندراوێکیشی بڵاو کردووەتەوە و ڕاگەیاندووە گروپەکانی سەر بە حکوومەتی دیمەشق قاوکات لەگەڵ هێرشەکانی داعشدا بە ئامانجی نانەوەی پشێوی و تێکدادانی ئاسایش بە چەکی BKC و درۆن هێرشیان کردووەتە سەر خاڵێکی سەربازی هێزەکانی ئەنجومەنی سەربازی کەسرە لە شارۆچکەی جەنینەی ڕۆژاوای دەیرەزور. هەروە ڕاشیان گەیاندووە شەروانەکانمان قارەمانانە بەرپەرچی هێرشەکانیاندایە و لە ئەنجامدا ژمارەیەک لە هێرشکاران بریندار بوون و 5 شەروانی قەسەدەش بریندار بووە. هەروەها ڕاشیان گەیاندووە ئەم هێرشە نابێتە بەربەست لە بەردەم بەجێگەیاندنی ئەرکەکانمان و حکوومەتی دیمەشق. بەرپرسیاری ڕاستەوخۆیە لە ڕەفتارەکانی ئەم گروپانە و لە کۆتاییشدا بانگەواز لە ڕایانگەاندووە بانگەواز لە حکوومەت دەکەین کە ئەندامەکانی کۆنتڕۆڵ بکات و هێرشەکانیان بوەستێنێت. سوپای ئیسرائیل لە ڕاگەیاندراوێکدا بردومانکردنی پێگە سەربازیەکانی حوسیەکانی لە ناوچەکانی نزیک با کۆشکی سەرۆکایەتی و وێزگەکانی کارەبا و ئەمبارەکانی هەڵگرتنی سوتەمەنی لە سەنعای پایتەختی یەمان ڕێگەن. لە ڕاگەیاندراوەکەی سوپای ئیسرائیلدا ئەوەش یانخستووەتە ڕوو کە بردومانەکان لە وەڵامی هێرشەکانی حوسیەکان دابوون بۆ سەر ئیسرائیل و لەوانە هەڵدانی موشکی زەمین بە زەمین و درۆن بەرەو خاکی ئیسرائیل لە چەند ڕۆژی ڕابردوودا. ئەو کات کەناڵی ئەلمەسیرەی سەر بە حوسیەکان بردومانکردنی چەند پێگەیەکی لە سەنعای پایتەخت یەمەن لەلایەن ئیسرائیلەوە ڕاگەیاندووە. هەروەها بە پێی وتەبێژی وەزارەتی تەندروستی یەمەنیش ڕێگەاندووە لە ئەنجامی هێرشی ئاسمانی دوێنێ ئیسرائیل بۆ سەروێزگەکانی وزە لە سەنعای پایتەختی یەمەن 6 کەس کوژراون و 86 کەسی دیکەش بریندار بوون. گەشتینە کۆتایی گەشتی هەواڵەکانی ئەم کاژمێرە بمێنن لا خێر و خۆشیدا.